خۆشەویستانم سڵاوتان لەبێت لە خزمەتانە بۆ پێشکەشکردنی پێواری ئەمشەو. ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان لە دژی گرانبوونی بنزین لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەردەوامە و خۆپیشاندەران دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردوتەوە. لە زۆر ناوچە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان هێزە ئەمنیەکان تەقەیان لە خۆپیشاندەران کردووە و ژمارەیەک کوژرا و بریندار هەیە. لە ئێوارەی ڕۆژی هەینی دژی گرانبوونی نرخی بنزین خۆپیشاندان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردو و دەسەڵاتدارانی ئێرانیش دەڵێن دەستی دەرەکی بۆ ئەنجامدانی خۆپیشاندانەکان هەیە و ئەمریکا تۆمەتبار دەکەن و ئەمریکاش نایشارێتەوە کە پشتیوانی لە خۆپیشاندەران دەکات. پێواری ئەمشەو تایبەتە بەو پرسە، بەتایبەت ئەوەی بۆچی کورد قوربانی خۆپیشاندانەکانی ئێرانە و بۆچی هێزە ئەمنیەکان زیاتر دەست لە خۆپیشاندەرە کوردەکان ناپارێزن و ڕۆڵی هێزە کوردیەکان ئەوانەی لە ڕۆژهەڵاتی کوردستانن چییە و ئەموتوێژەش لەگەڵ بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی دەکەین کە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵ ئێمە ئامادەیە. بەڕێز عەلی کەریمی سڵاوە لەبێت. سڵاو لە خۆت و جێبوون و بینەری بەڕێزت لە خزمەتدا. زۆر زۆر سپاس. بۆچی خۆپیشاندان بەو شێوە خێرایە کاک عەلی لە سەرجەم شارەکانی ئێران ئاوا بە خێرایی دەستی پێکرد و بڵاو بۆەوە وەک باس دەکرێن نزیک بە 100 شاری ئێران لە ئێستاە خۆپیشاندانی تێدا ئەنجامەدرێ؟ زۆر ڕاستە، حەیقەتەوەیە کە شتەکە چاوەڕان کرابوو، حەیقەتەوەی ڕق و چینە و بغزێکی زیاتر لە 40 ساڵ کۆمەڵانی خەڵکی ئێران لەو ڕژیمە سەرکوتگەرەیان هەیە کە بەروبوونی ئەو میلەتەی بە تاڵان بردەوە بە بیانی ئەوەی کە ئینقلاب سادر دەکات، بە بیانی ئەوەی کە ئینقلاب دەیگوازێتەوە بۆ وڵاتانی دیکە و بە ئاشکا لە ناو شعارەکانی خەڵکی ئێراندا دیارەکە بە کوترێکە بەسا چیتر بەروبوونی ئێمە بۆ سووریامان ناوێت، بۆ لوبنانمان ناوێت، بۆ یەمەنمان ناوێت. حەیقەتەوەیە کە خەڵکی ئێرانیە بە دوایەوەی کە ئەو حیسار و ئەو ئیمبارگۆ شتە کەوتەتە سەر تەحریمانە کەوتەتە سەر ئێرانیە لە طرف ئەمریکا و زلهێزەکانەوە زۆر زۆر زیاتر خراپ بووە. سعری تومەن تقریباً بێئەرزیش بووە و دۆلارێک دەگاتە چادە 15,000 تومەن و ئەوە هەمووی خەڵک معاشەکەی لە جگای خۆیەتی لەلایەکی دیکەوە یەک دێ لە ناکاو بۆ ئەوەی کە کەسی بودجەی ئەو ساڵی جێبەجێ بکە حکوومەتی ئێرانیە بە تەوافقی ڕاهبەر و بە تەوافقی حکوومەت و بە تەوافقی پارلمان هاتن ئەوتە پارلمانتاریان ئاگادار نەکرد هەر بۆ خۆیان لەسەرەوە سێری نەوتیان لە بکردە 3 قات و ئەوە بۆ خەڵک زۆر زۆر گران کەوت. حەیقەتەوەیە کە بەشێکی زۆر خەڵکی ئێرانیە خەریکی مسافرکەشین، خەریکی ژیانیان بە تاکسی و بە پارە پێیابێت بۆیە ئەوان بۆیان خورس بوو. بەڵام ئەوە بیانوویەک بوو بەڕاستی بۆ کۆمەڵێک داخوازی دیکە بۆ کۆمەڵێک ویستی خەڵک لە سەرتاسەری ئێران ئەوەی کە ئەو دەفعەی جیاوازی زۆر گەورەی خستە بەر بۆەوەی کە زۆر و زۆریەکەی ئاخوندەکان ئەوەندە زۆر بوو ئەوەندە زۆر بووە لە کۆمەڵانی خەڵک و گەندەڵی مەلازادەکان و کوڕ و کچەکانیان ئاودیوکردنی پارەیان بۆ ئوروپا و بۆ وڵاتانی دیکە بە حەدێک زۆر بۆیتر لە خەڵک ناشادێتەوە. بۆیە ئەوان هاتن و هەموو شارەکان پێکەوە هەستیان بەو ناعەدالەتیە بەو زوڵم و زۆرەی مەلا و کوڕ و کچەکانیان کرد بۆیە هاتنە دەرێ. خۆشبەختانە ئەم جارەکانە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بە تەنیا نەبوون و ئەوانە پێکەوە حاڵزەمان بوو لە زۆربەی شارەکان هەروەکو بۆ خۆتان لە پێشەچیدا کوتان ڕاستە لە ماوەی 2 ڕۆژدا زیاتر لە 60-70 شار هاتن و هەمویان هاتنە سەرخەت بۆ ئێعتراز بە گرانی بنزین. بەڵام لە حەقیقەتدا ئەگەر تۆ جۆ بگری بۆ شعارەکان لەوە دەرچوون لەسەر. بەڵێ کاک عەلی ئەوە بپرسم، بەڵێ ئەمەیە لە بەڕێستان ئەوە بپرسم ڕاستە لە سەرەتادا
خۆپیشاندانەکە بەوە دەستی پێکرد و خەڵک ناڕەزایی دەربڕی بەوەی نرخی بنزین گران بووە و لەوە سیرتر ئەوە بوو خامنەی پشگیری لە دەسەڵاتدارانی ئێران کرد بەوەی نرخی بنزینیان بەرز کردوێتەوە و گرانیان کردووە. بەڵام لە ئێستادا من ئەپرسم لە بەڕێستان لە ئێستاشدا خۆپیشاندەران هەمان داواکاریان هەیە و هەمان ئامانجیان هەیە بۆ خۆپیشاندان واتە ئامانجەکان تەنها ئەوەیە کە نرخی بنزین گرانە و بەرزە لە وڵاتەکەیاندا یان ئەوەیە کە ئەمریکا و زۆرێک لە خەڵکی تر ئێڵێ کە ئیتر خۆپیشاندەرانیش دروشمەکەیان ئەوەیە مەرگ بۆ دیکتاتۆر. بەڵێ بە حقیقت ئەوەیە کە ڕاستە بە احتراز بە سێری بنزین دەستی پێکرد بەڵام هەروەکو لە پێشەکیدا پێم گوتی ویست و داخوازەکانی خەڵکی ئێران زۆر لەوەی زیاترە. دیکتاتۆریەت لە ئێرانی بەرقەرارە، زمانی خەڵک دەبڕن، ئازادیەکان بەرتەسکرانەوە ئازادی وجودی نییە. سەروەت و سامانی ئەو میلەتەی هەموو دەدرێ بە سووریا و بە یەمەن و بە حیزبوڵای لوبنان و بە ئەوانە بەسەوە دەبێت. خەڵک لەوەی ماندوویە کە دەڵێ کاتێک خۆمان برسین بۆچی پارەی ئەو میلەتەی دەڕا بۆ ڕاگرتنی نیزامی بەشار ئەسەدی و زۆر ویستی دیکە ئەو ئەدامانە تاکەی ئەم هەموو کۆڵبەرە دەکوژێ ئەم هەموو قاچاق و قوشاغە لە ئێرانە دەکرێت. حقیقەت ئەوەیە کە ئەوان ویستەکانیان بەڵێ ئێستا بەرز کردوێتەوە و هەروەکو بۆ خۆت کرد نزیک سەد شار ئەو ڕۆکانە هەموو ڕۆژێ ئێستا و چوارمین ڕۆژە هەموو ڕۆژە چەند شاری دیکە دێتە ناو مزاهراتەوە دێتە ناو احترازاتەوە و ڕۆژ بە ڕۆژیش ویست و داخوازیەکانیان زیاتر و زیاتر دەبێت. یعنی لە مەسەلەی کۆمەڵایەتی وردەوە دە کۆمەڵایەتی گرتوێتەوە وردەوە دە مەسائلی سیاسی دەگرێتەوە و بە ئاشکرا ئەوان دژی نیزامی ویلایەتی فەقیه قسە دەکەن. تەنانەت مەرگ بە خامنەیی دەڵێن، تەنانەت لە زۆر شاری وەکو تارانێ زیندەباد بۆ شای پێشووی دەڵێن. ئەوەیە کە بەڕاستی حقیقەت ئەوەیە کە کۆمەڵانی خەڵکێرانەی ئێستا ویست و داخوازیەکانیان لە بێنزین دەرچووە و خەریکن دەبێتە شۆڕشێکی تەواو بە معنای وشە لەسەر ئەوە کەواتە بەڕێزت باسی شۆڕشت کرد. شۆڕش واتە گۆڕینی سیستەمی حکومڕانی لە وڵاتە. بڕای بەڕێزت کۆتای ئەم خۆپیشاندانانە با من بپرسم بەچی دەگات؟ من هیوادارم کە کۆمەڵانی خەڵکێرانیە بتوانن سەرکردەی ڕاستەقینەی خۆیاندا لە ناو سەتی میلەتی خۆیاندا بدۆزنەوە و ئەو سەرکردانەی کە واقعەن لەگەڵ دڵی میلەتدان نەک ئەو سەرکردە تەقلیدیانەی کە ئێمە دەبێت لەبیرت بێ ئێمە 40 ساڵە ئەو نیزامە 41 ساڵە ئەو نیزامە هاتووە و زۆرێک لە ئێمەمانان ئەمە 40 ساڵ زیاتر لە میلەتەکەمان دوورین و ڕەنگە ئەو ئەدەبیات و ئەو کولتورەی کە ئێمە 40 ساڵەوە پێش میلەتمان بەجێشتووە ئێستا ئەوە تەواو ئاڵوگۆری بەسەردا هاتوێ. بۆیە ڕاستە ئێمە دەبێت لە دەرەوە لە ژوورێ هەموو دەحمی ئەوە بکەین و ئەوە پاڵیان پێوەنین کە ئەو شۆڕشە بە ڕێڕەوێکی ڕاستەقینەدا برن ئەو شۆڕشە بە ڕێڕەوێکی سیاسیدا برن و بڵێ ئەوەی لە بکێتەوە کە نیزام بگۆدرێ بەڕاستی 40 ساڵ زۆرە بۆ نیزامێکی ئیسلامی بۆ ئاخوند کە لەسەر دەسەڵات بێ ئاخوندێکە بڕوای بە بنەماکانی سکولاریزم نییە بڕوای بە عەدالەتخوازی نییە بڕوای بە بەرابەری ژن و پیاو نییە بڕوای بە مافی مناو نییە بڕوای بە زۆر شتی دواکەوتوانە هەیە. بۆیە ئەم پێم وابێ دەبێت وڵاتی ئێران وڵاتێکی گەورەیە. کاک عەلی ئەمەوێ ئەو پرسیارم بە دەقیقی وەڵامەکەی دەستکەوێ بۆ خۆشم و بۆ بینەرانیش. کۆتایی خۆپیشاندان بە بڕوای بەڕێزێ وەکو چاودێرێکی سیاسی دیار و ورد وەڵامی ئەمەم بەرەوە کۆتایی ئەو خۆپیشاندانانی لە ئێران ئێستا ئاوا بە گەرم و گوڕی و بە فراوانی بەڕێوە دەچێت بەکوێ دەگات؟ ئەگەر ڕەهبەر کە دوێنێ شەوێ ئەوە بەسەریدا فاغ بۆوە کە زۆرکردنی نرخی بنزین بە تەوافقی ڕەهبەر کراوە و هەرسێ قووەی تەشریعی و تەنفیزی و دادوەری تێدا بەشدار بوون و ئیمانیش خۆی بە بریاری داوە کە سیارەکە بەرزکاتەوە. ئەگەر ئەوان پاشەپشە بکەن لە سیارەکەی وەکو جاران لێ بکەنەوە
ئەوە بە دڵنیایی کۆمەڵانی خەڵک ئەوەندەی دیکە تەشویق دەبن وەشتی دیکەی بەدوادا دێ و دەڵێن باشە ئاها 2 ڕۆژان هاتینە سەر زاردەی سەرکەوتوو بووین ڕاستە کۆمەڵێک شەهید و بریندارماندا بەڵام ئاها دیسان دەستکەوتمان نەبوو ئەوە ناکە بۆیە ئەگەریش هەر ئیدامە بە تونند و تیژی بدا ئەو جارەکانە کۆمەڵانی خەڵک بە یەکجاری قین و تووڕەیی خۆیان لەو مەلاک ئاخوندانەی قوم و تاجەماران زیاتر دەبێت و دیسان شۆڕش بەردەوام دەبێت بەڕێی من بە زۆر بە شەفافی پێتان بڵم ئەم جار فەرقی هەیە لەگەڵ تا تێرار و لەگەڵ بزوتنەوەی سەوز کە 12 ساڵ لەوەی پێش بوو ئەم ڕۆکانە ئیتر شۆڕشێکی خەڵقێت هەمویان تێدان هەموو چین و توێژەکان تێدان و بە خۆشحاڵیەوە زۆربەی شارە کوردەکانی ڕۆژهەڵاتیش زۆر بە پانەوە بەشداریان کردووە و هەرەوەی کە لە ئەوەلی بەرنامەکە کرد بۆچی زۆرتر تەقە لە خەڵکی ڕۆژهەڵات دەکەن لە جەماوەری سەجادە ئەوە ئەو قین و تووڕەییەکە بەداخەوە لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پۆلیس و ئەسکەری خۆماڵی لێ نییە و زۆربیان لە شارە عەجەمەکانەوە هاتوون و ئەوان قینی چه مەذهبی چه نەتەوەیان لە کورد هەیە و دیارە تۆزێک بەڕق و چینەترەوە ڕەنگە نیشانی تفەنگەکانیان بەرەو سەریا بەرەو دڵ تەزاوراتی و گەنجەکانی سەجادە بگرن ڕەنگە لە تاران و لە شیرازێ تۆزێکیان تێدا بێکە هەرچەند بەڕاستی باتر بڵم ئێمە خەبەری زۆرتری ڕۆژهەڵاتمان هەیە بەڵام دەڵێن لە شارەکانی کەرەز و تاران و ئیسفان و شیراز تەنانەت بە کۆپتێریش تەقە لە خەڵکی دەکەن. بەڵێ کاک عەلی بەڵێ کاک عەلی من ئەپرسم لە بەڕێستان کوردانی ڕۆژهەڵاتی شیرینی کوردستان خۆیان نەکردوتە قوربانی ئەم خۆپیشاندانانە لە دەوڵەتی ئێرانە هەرچەندە ڕۆژهەڵاتی کوردستان لەم خۆپیشاندانە ئەم جارە دەست پێشخەری نەکرد بەڵام ئێستا ئەتوانین بڵین خۆپیشاندان بەڕابەرایەتی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت. نا ئەم پێماوێ بۆ ئەوەی زوویە وا بڵێ و ڕۆژهەڵات لەگەڵ شارەکانی ئێران ڕەنگە دە 12 سەعاتێکیش دواتر دەستی پێ کرد ئەم پێمابێ ئەم هاوپەیوەندی ئەم هەڵدەستەجێ ئەو ئیتحادە زۆر بەجێ بوو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە حەق بە وەختی خۆی جوانەوە لەگەڵ زۆربەی شارەکانی وەکو تەورێز و تاران و شیراز و کەرەس و ئەمن پێم وابێ نابێەوە جواب بکەوین لە شۆڕشێکی سەرتاسەری لە ئێرانە ئێمە خۆتان باش دەزانن لە باشووری کوردستان ئێمە ئەوە چەند ساڵە کێشەی فێدراڵی کێشەی بەغا کێشەی هەرێمی کوردستان ئاخرەکەی مەجبور بووین کە دەبێت لەگەڵ بەغدا بسازین لەگەڵ بەغا بە جۆرێک لە جۆرەکان هاوهەنگیمان نەبێت حقیقەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەوە زۆر قوڵترە چونکە نەتەوەی کورد لە ئێران یەکێکە لە نەتەوەکان یعنی وەکو ئێرە نییە بڵێ کورد و عەرەب لەوێ زیاتری ئازەری لێ بلوچی لێ عەرەبی لێ و ئێمە عشیمەتیش ئەو عەدەدە زۆرە نین کە وەکو کورد باشووری کوردستان بمان هێم لە هەموو شتێکدا دەبێت بسازین لەگەڵ گەلانی ئێران و لەگەڵ گەلانی ئێران خەباتەکەمان هاوسووکەین و بەیەکەوە بتوانین ئەو ڕژیمە خێن خۆرە ئەم دیکتاتۆرەی تاران بخەینەوە عەرز و بەڕاستی دەبێت کۆمەڵانی خەڵک ماندوو نەبن حتا گۆڕینی ڕژیم بە گۆڕینی ڕژیم نەبێ جێبەجێ نابێ ئابووری ئێرانی ڕووخاوە ئەمریکا فشارێکی یەکجار زۆری خستۆتە سەر ئێرانە نەود ناتوێشتێ دۆلار ناکردرێ بەڕاستی بەتمەن بۆیە حەقیقەت ئەوەیە کە ئەمە دەبێت بەعەکسەوە کوردی ڕۆژهەڵات دەبێت زیاتر بچێت و هەروەکو بۆ خۆتان لە یەکێک لە قسەکاندا بکرد تەنانەت بڕوا بەرەو ڕەحبەریکردن بەرەو ئەوەی کە دوا نەکەوێت لە نەتەوەکانی دیکە دوا نەکەوێت لە فارس و ئازەری دەبێت ئەویش بەشی هەبێت و ئەو بەشە دەبێت قوربانیشی بۆ بدەیت. دەستخۆش بۆچی هێزە ئەمنیەکان لە شارە کوردیەکان دەست ناپارێزن ئەمارەکان ئەوە پیشانەیان قوربانیەکان زۆربەی هەرە زۆری کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن؟ آخر بۆی کە حزم کردی بەوەی کە هیچ پۆلیسێک هیچ سەربازێک هیچ پاسدارێک لە شارەکانی کوردەوە لە عینی شار داناندرێن ئەوانە هەموو بۆی دێنن هاوردە دەکرێن لە شارە عەجەمەکان لە شارە شیعەکان لە شارەکانی دیکەوە قینێکی کۆنیان لە کورتەیە و کورد بە سنی دەزانن کورد بە کافر دەزانن جیا لەوەی چلدانە ساڵە بەهۆی پێشمەرگایەتی دموکرات و کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوان ڕق و چینەیەکیان لە پێشمەرگە هەیە پێشمەرگایان پێ ئەوەیە کە 3
کە شەڕی کردە بە درێژایی ساڵ بۆیە ڕەنگە ئەو قینە لەوەی ڕاحات بێت کە کوردیان پێ ئەوە نییە پیان پێ کافرە کوردیان پێ لە قەدیمەوە ئەو کاتی کە ئەمن بۆ خۆم لێوە پێشمەرگە بووم ساڵانی هەشتاکان سەربازمان دەگرت پاسدارمان دەگرت دەمانکو بۆ هاتی بۆ شەڕی کوردستان دەکو دەخت دەمایان کتۆ لە حجرەکان و لە مزگەوتەکانی شیعە دەمایان کتۆ کوفار لەوێن کافر لەوێن بڕۆن بۆ شەڕی کافر ئەوانە حەبووی بۆتە کولتورێک ڕەنگە بەڵام ئەوەندەی کە ئێوە دەفەرمون ئەمن بەو حەدەی نابینم دیارە شارەکانی وەکو جوانڕۆ وەکو مەریوان وەکو سنە و کرماشان شەهیدیان هەبووە بەڵام ئێمە خبری زۆرمان لە شارەکانی دیکە کەمتر پێدەگا بەهۆی وەی کە ئینترنێت داخراوە تەلەفۆن داخراوە داخستووە و بۆیە بەڵام بە دڵنیایی پێتان دەڵێم کە لە زۆربەی شارەکانی دیکەش خوێن ڕژاوە زۆریش خوێن ڕژاوە زۆربەی داقەکان ئاگریان تێبەردووە زۆرترین زیان بەرکەرتی گشتی کەوتووە کاک عەلی ئەوە زۆر دروستە زۆرترین زیان بەرکەرتی گشتی بەر دەوڵەتی دیکتاتۆری ئێران کەوتووە کاک عەلی باسی ئینتەرنێتت کرد پێم خۆشە ئەو پرسیارەش لە بەڕێزت بکەم وەک دەزانرێ لە ئێستاە لە خۆپیشاندانەکان لە هەر وڵاتێکی ئەم جیهانەدا بکرێ ئینتەرنێت ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەیە شۆڕشی ببوورە دەوڵەتی ئیسلامی ئێرانیش ئینتەرنێتی لە هاوڵاتیانی ئێران بڕیوە هەر بەهۆی ئەوە شەوەیە کە هەواڵەکان بە دروستی ناگات و تا ئێستا بە دروستی نازانرێ چەند شەهید و بریندار و قوربانی هەیە لە ئێستا باز لەوە دەکرێت ئەمریکا و ئەڵمانیاش ئەتوانن ئینتەرنێت بگەێنە دەستی خۆپیشاندەران بەڵام بۆچی ئەمە ناکەن هەشقەت ڕاست دەکەیت دنیای مەجازی دنیای ئینتەرنێت شۆڕشێکی بەڕاستی میدیاییە کە لە دنیادا نادێ بەکەمی بگرین حقیقت ئەوەیە کە سەرانی کۆماری ئیسلامی زۆر باش لەو ڕاستێ گەیشتون کە کەرەستەی میدیای مەجازی دنیای فەیسبوک دنیای ئینتەرنێت شۆڕشێکە بۆ خۆی و ئەو دەتوانێت شۆڕش بەڕاستی سەریع بکە ئەو ڕۆکانە شۆڕشی تر لە ئاپیجی و بیکەیسی و کەڵەشینکۆپیدا دەرچووە ئەمڕۆ شۆڕشی میدیایە ئەتۆ بە میدیا دەتوانین لە ماوەی 10 دقیقەدا شارێک بخۆشێنی بە تایبەت ئەو ڕۆڵەی کە فەیسبوک دەیبینێت تێلگرام دەیبینێت ئینستاگرام دەیبینێت تویتر دەیبینێت حقیقت ئەوەیە کە تۆڕێکی دروست کردووە کە تەواوی کۆمەڵانی خەڵکی لەسەر تاسەری جیهان زۆر بە سەریعی بەیەکەوە بەسۆتەوە سەرانی جمهوری ئیسلامی دەمێک ساڵە ئەو ڕاستێ دەزانن کە شۆڕشی ئینتەرنێت شۆڕشێکە کە ئەوان پێشان پێ ناگیرێت فەرتیانن ڕاست دەفەرمووی ئەمان دەتوانن دەوڵەتە جلهێزەکان ئەوڕۆ ئەگەر ڕاست دەکەن و دژی کۆماری ئیسلامین ئەگەر ئەمریکا ڕاست دەکا ئەوڕۆ گەلانی ئێران ڕاپەڕیون فەرمون یارمەتیمان بکەن فەرمون وەرنە پێشە هیچ مەکەن پارەمان ناوێت چەکمان ناوێت بەڵام فەرمون وەرن کاراسانیمان بۆ بکەن ئێوە بە چەند سرکەیەک دەتوانن ئینتەرنێتێکی بە قووەت لە ئاسمانی ئێرانێ بەرقەرار بکەن کە کردوتانە بۆ زۆر وڵاتان بەڵام هەرقەت ئەوەیەکەم ئوروپا زۆر ئینتیهازیە و ئەمریکاش تا ئێستا کوونێش ڕاستمان لەگەڵ ناکە ئەمریکا دەیهەوێ وڵاتێکی کاول وەکو ئەفغانستان و عێراق بداتە ئێرانیەکان و ئەیرانەکان ئاقڵن ئیشاڵڵا لەوەیدا و ئەوە ناکەن و نایان هەوێ ئەمریکا ڕژینیان بۆ بڕوخێنێ بۆ خۆیان دەیڕوخێنن و بۆ خۆشیان حکوومەتێکی ئازاد و دموکرات دێنە سەرکار بەڵام ئەمریکا ئەگەر ڕاست دەکات درێ ناکە نایهەوێ ئێران کاولکە فەرم و یارمەتیمان کە یارمەتێکەشمان زۆر سادێ بەڵێ کاک عەلی من لە کۆتا پرسیاری پێواری ئەم شەودا لە بەڕێستان ئەمەوێ ئەو پرسیارەش بکەم هەڵوێستی لایەنە سیاسیە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە بڕوای بەڕێزت چۆنە و هەڵوێستی دروست لە ئێستادا بۆ کورد چییە و ئەبێ چی بکات حقیقت دەبێتە ئەو شەوەی کە ئەمن ئەو لە دوێنە شێ لەگەڵ دوو سەرکردی زۆر بەرچاوی حیزبەکانی ڕۆژهەڵات لە گفتوگۆدا بووم لە نزیکەوە دیومن تا ئێستا کوونێ زۆر باش جوڵاونەوە بە مەتانەتەوە جوڵاونەوە زۆر هەڵمەت چوون
دەبێ بە فکر و بیر ئەوەوە کادر و ئەندامانیان دەبێت بخەنە ناو تەزاهوراتەکانەوە بخەنە ناو جوانەکانەوە نەسیحەتی ئیجابیان بکەن دەبێت خۆیان بپارێزن لە توندی تیژی زۆر گرش چونکە با دەبێت لە بیریان بێ هێزەکانی کوردی ئێران جمهوری ئیسلامی داخدارە لە کورد و دەهەوێت داخی هەموو ئۆمەتی ئێران و شارەکانی دیکەش بە کورد بکات چونکە ئەو باش دەزانێت ئەگەر بە سەدان کوشتەش لە شارێکی وەکو مەریوان و جوانڕۆ بۆکان و سەقف بکات بەقەت ئەوە نییە کە دەنەفر لە تارانێ بکوژێت بۆیە ئەوان ڕەنگە تۆڵی زۆر لە ئێمە بکەنەوە بەڵام ئێمە دەبێت زۆر محتات زۆر وریا زۆر زیرەنگانە بڕۆین لە عینی حاڵیشدا دوا نەکەوین لە تەوژمی شۆڕشەکە لە عینی حاڵدا دوا نەکەوین لە نەسیحەتکردن و ڕابەریکردن و ئەو دەبێت بە زۆر ژیری بەبێ ئەوەی کە زۆر خۆشمان زەخکەینەوە دەبێت بچینە ناو کۆمەڵانی خەڵک و شان بەشانی کۆمەڵانی خەڵک خۆمانیان لێ دوور نەکەینەوە و بتوانین ڕەحبەرێکی دروست و حسابی بە ڕەحبەرێکی ژیر بۆ کۆمەڵانی خەڵک لە شارەکانی ڕۆژهەڵات ترتیب بکەین هەر لە ناو خودی خەڵکەکە هەر لە سەرجاددا و دەبێ ئێمە ئەوە لە بیر بن نەبینەوە کە ئێمە جارێ بمانهێ نەمانهێ بەشێکین لە ئێران و دەبێت لەگەڵ ئێران دەبێت لەگەڵ ئێرانەکان بسازین لەگەڵ شارەکانی ئێرانێ بسازین. دەستخۆش سپاس بۆ بەڕێزت بۆ شیکردنەوەکانت بەڕێز عەلی کەریمی چاودێری ئێستا خەبەرێکم پێگەیشت کە شیراز یەکجار شلووقە شیراز خەریکی سقوطکردنە من هیوادارم لە هەموو شارەکان ئەوە بەردەوام بێت و تیدی کە مڵک و ماڵی حکوومەت کە هەر دەبێتەوە میلەت تیدی کە زیانی تێنەگا بەڵام سەرای حکوومەت شەشنە پای مەحکەمە و سەرانی حکوومەت بێنن بۆ ژێر پرسیار. بە هیوام سپاس بۆ بەڕێزت دڵمان لای ڕۆژهەڵاتی کوردستانە هیوادارین خوشک و برایانمان لەوێ پارێزراو بن و چاوی یەک بەیەکیان ماچەکەین و سەری ڕێز بۆ ئەواندا ئەنەوێنین. سپاس بۆ بەڕێزیزارشمانەیە لە برایان و خوشکانی باشوورمان کە دەبێت پشت و پەنای یەک بین. بەدڵنیاییەوە دەست لە ناودەست بەرەو سەرکەوتن. سپاس بۆ بەڕێزت عەلی کەریمی چاودێری سیاسی کە لە پێواری ئەم شەو لەگەڵ ئێمە بوویت. سپاس بۆ هاوکارانم ڕابەر و حسێن بۆ ئەوەش کە بینەری پێوار بوون تا سپەی شەو پێوارێکی نوێ بە کامەرانیتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت.